بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي آمين. خۆشەویستان لە ئەڵلقەکانی ڕابردووە بە شێوەیەکی گشتی باسمان لە سیاست کرد و بۆ مانای کە سیاست گرنگی و بایەخ و هەروەها لە کوێش ئەکەوێتە ناو کێشە و خەوش و ئەوانەشمان باس کرد ئەوە بە شێوەیەکی گشتی. بەڵام هێشتا بەشێک لە وێنەکە ماوە ئەویش وەیە کە زیاتر لە 3 دێ و باوڵم بزاوتێکی ئیسلامیش هەیە کە سیاسەتە کاواتە لە ماوە 3 دێ و نیوە ئێمە شایەتی ئەوەین کە پرۆژەیەکی ئیسلامی سیاسی هەیە کە لەسەر ساحەی کوردستان کارەکە و تا ئەندازەیەکی زۆریش ئەم پرۆژە ئیسلامی کاریگەری خۆی هەیە واتە کاریگەری گەورەی بەجێهێشتووە. دەکرێت لێرەوە ینی مامەڵە لەگەڵ ئەویشا بکەین بۆ مانای کە ئایا ئەویش هارمۆنیکی یاخود با بڵێن کاریگەری ئەو بەشە لە سیاست کە بە شێوەیەکی گشتی ڕەنگە بگوترێت سیاسەتی هێزە نیشتیمانیەکان، هێزە نەتەوەیەکان، هێزە عیلمانەکان، ئایا با بزانین سیاسەتی ئیسلامیەکانیش بە بڵێن بارگاوی بووە بەو شێو و مۆدێلە سیاسی کە هەیە، چونکە دەگوترێت ئەوەی کە هێزە سیاسەکانی لەسەر دامەزراوەک و پەیکەرێکی سیاسی و دامەزراوەیی هێزە سیاسەکان بە شێوەیەکی گشتی هەم هێزە ئەلمانیەکان هەم هێزە ئیسلامیەکان یەک جۆر پەیکردبەندیان هەیە. بەڵام ئایا با بڵێن شێوەی سیاستکردن و ئامانجی سیاسیان چ جۆرێکەوە لەکوێ جابنەوە لەکوێ ئامانجەکانە گۆڕێن. لەم چەند ئاڵلقەیە لەگەڵ بەڕێزمام سەعەلی باپیر باس لەو پرۆژە ئیسلامی یاخود با بڵێنەوە پرۆژە سیاسی ئیسلامیاکەین کە لە هەرێمی کوردستانە هەیە بە شێوەیەکی گشتی. سوپاس دەکەین مامۆستا بۆی کە ئامادەوی لەوە. سوپاس بۆ ئێوەش کاک پەیوەند بەخێر بێنێ خوا. سوپاس دەکەیت. مامۆستا پرسیارێکی زۆر سادە با بزانین پرۆژەی سیاسی ئیسلامی ئەگەر ئەوە دروست بێ لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە چوزانم شکستی خواردووە ئەندازەیەک مەسەلەن بۆن منە بەرەو پێش چووە پاشەکشەی کردووە بۆ چوونی ئێوە پرۆژەی ئیسلامی پرۆژە سیاسەکەی لە چه ئاستێکایە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم سيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. کاک پەیوەند ئێمە بۆ هەڵسەنگاندنی کار و پرۆژەی ئیسلامی کار و چالاشی ئیسلامی ژموژۆڵی ئیسلامی کە بە یاعتیباری جۆرا و جۆر مێژوەکەی دەگۆڕێ بە یاعتیباری دەستپێکردنی ژموژۆڵی ئیسلامی بە خەباتی چەکداری کاتی خۆی لە دژی ڕژێمی ڕابردوو ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعەس ئەوە دەگونجێ بڵێین لە ساڵی 1984ەوە واتە زیاتر لە 37 ساڵە ئەو جمۆژۆڵە دەستی بەکار کردووە. بەڵام ئەگەر وەکو ڕێکخستن و کاری نهێنی و کاری ڕێکخستن بیجێڕیەوە هەر جمۆژۆڵە ئیسلامی عەلەنیەکە کە دواتر ناوی لێنرا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دواتر بزوتنەوەی ئیسلامی و دواتر بزوتنەوەی یەکبوون و ئەمجا دوایی ئێمە وەکو کۆمەڵ ئەوە دەگەڕێتەوە بۆ کۆتای هەفتاکانیش وەکو جاری کەس باسمان کردو لە بۆنەی دیکەدا. بەڵکو ئەگەر وەکو قوتابخانەی ئیخوان موسلیمین لێک بدرێتەوە مێژوەکەی زیاتریشە، بەڵام لە ساڵی 1970ەوە ئیخوان موسلیمین دوای کە ڕژەمی بەعەس ستەم و زۆرێکی گەورەی کردووە ئەوان کاری خۆیان بە عەلەنی ڕاگرتووە. ئەلبەتە وردە دەکار هەر هەبووە بەڵام بەڕەسمی نەبووە. ئەوە لە ڕوو مێژوەکەیەوە. لە ڕووی هەڵسەنگاندنیەوە کە چ کاریگەریی هەبوو لەسەر واقع جارێ من جاری کەش جەنابەت حتمما گوێبیستی من بووی من تێبینیم هەیە لەسەرەوە بگوترێ ئیسلامی سیاسی ئەوانە
هەڵبەتە تۆ وات نەگوت بەڵام بەستمەوەیە هەندێک کەس بەڵێ ئیسلامی سیاسی چونکە ئیسلام یەک ئیسلامە ئەویش ئەوەیە کە خوا وەکو نوسخەی هیدایەتی خۆی بە پێغەمبەری کۆتایی محەممەددا صلی الله عليه وسلم بۆ هەموو مرۆڤایەتی ناردووە وەڕەضیت لەکم الئیسلام دینە ئەو ئیسلامە دیارە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە قورئان ئەو مەتنی ئیسلامە و سونەتیش واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنێتی پراکتیزەکردنی قورئان و تەطبیق و جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقع جا ئیسلام هەموو ڕەهەندەکانی ژیان دەگرێتەوە هەم ڕەهەندی فیکری عەقیدەیی و سلوکی کۆمەڵایەتی خێزانی و پاشان ئابووری ژیان و گوزەران ئەمجا حکم و سیاست و ئیدارەدانی وڵات دەزانم جەنابە بەسەوە کە ئایا لە ڕووی سیاسیەوە تا چ ڕادەیەک ئەو تەوژمە ئیسلامیە و حاڵەتە ئیسلامیە چی کردووە چۆنی کردووە من دەمێ ئەوەش بڵێم کە هەر تەوژمێکی ئیسلامی ڕەسەن یعنی ڕێگە بە خۆی نادا کاری خۆی لەسەر یەک لایەن چڕ کاتەوە بە تایبەت لایەنی سیاسی بۆچی چۆ لە ڕاستیدا سیاست و ئیدارەدانی وڵات لە هەر کۆمەڵگایەکدا پەیوەستە بە هەموو شتەکانی دیکەوە کاتێک ئێمە ئیدارەدان و حکومڕانیەکی ڕەشید و تەندروست و باشمان دەبێ کە لە ڕووی فیکریەوە کارمان لەسەر کۆمەڵگا کردبێ لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت ئەو کۆمەڵگا کاری لەسەر کرابێت تاکەکانی پێکاتەکانی کۆمەڵگا بە ئەندازێ ئەوە کە کارلێکی ئەرێنی دەکرێت لەلایەنی ئیسلامەوە لەگەڵ خەڵکدا لەو ڕەهەندانەدا ئەمجا وەکو دەرهاویشتەی ئەوە حاڵەتی سیاسی کۆمەڵگا ڕشد و پێگەیشتن و بەرەوپێشوونی پێوە دیار دەبێت بەڵام دەتوانین بەجیا دیارە نرخاندن بکەین هەڵسەنگاندن بکەین بۆ لایەنە سیاسیەکەی بەس مەبەستم بۆ بوو کە هەموو لایەک بزانن هیچ کاتێک ئێمە سیاسەتێکی ڕەشید و بەڕێوەبردنێکی تەندروستمان بۆ کۆمەڵگایەک دەست ناکەوێ ئەگەر پێشتر ئەو کۆمەڵگایە لە ڕووی فیکریەوە لە ڕووی ئیمانی لە ڕووی ڕۆشت و ئاکار لە ڕووی کۆمەڵایەتی و خێزانی و لە هەموو ڕۆکان و کاری لەسەر نەکرابێ چونکە دوجار ئەوە مرۆڤەکانن کە سیاست دەکەن و مرۆڤەکان ئەگەر پێشتر پەروەردە نەبوو بن لەو ڕوانەوە لەو ڕەهەندانەوە کە باسم کرد بەتەکی سیاسەتێکی سەقەت و خراپ دەکەن و ئیدارەدانێکی خراپ دەکەن وەکو ئێستا لە واقعی هەرێمی کوردستاندا بە تایبەت و لە واقعی عێراقدا بەگشتی دەیبینی بەڵێ مامۆستا من دوایی دێمە سەر ئەوەی کە پێکوترە سیاسەتی ئیسلامی یاخۆ پرۆژەی سیاسی ئیسلامی دوای چی کاریگەریەکی ئەخلاقی و ڕەوشتی و پەروەردەی و ئەوانە دروستەکە بەزام مەبەستم ئەوە بوو کە ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردووە چونکە باسمان لە بابەتی سیاسی بوو ویستم لێرەوە سەرەتایەک بۆ با بڵێن ئەوەی کە پێگوترێ پرۆژە ئیسلامیەکەش لێرەوە وەکو سەرەتایەک ئەم پرسیارە بکەم باشە مامۆستا بە یەک دوو پرسیارم هەیە لەسەر ئەوەی کە با بزانم ئایا کاریگەری با بڵێن سیاست ئەوەی کە لە ڕابردووە هەبووە جاست چ سیاسەتی نەتەوەیە چ سیاسەتە ئەوەی کە پێگوتە سیاسەتی هێزە ئەلمانیەکان با بزانم چۆن مەسەلەن بۆن منە ئایا کاریگەری لەسەر هێزە ئیسلامیەکانیش هەبووە یاخود وای لەوانش کردو کە جۆرە سیاسەتێ بکەن کە نزیک بێ لە ئەوان ئەوش ئەوەیە مامۆستا ئەگەر تۆ دیقەت بدەی جەنابێش کتێبێک بە ناوی سۆزی نەتەوایەتی لە ڕابردووە شتێکە بوو بە ناوی ناسیۆنالیزم یاخود با بڵێن ئەوەی کە پێگوتە سۆزی نەتەوایەتی ئەمەش بۆ خۆی بیئەیەکی زۆر لۆکاڵی سیاسی دروست کرد بوو حتا یعنی باوەڵێن دیدەنەوەیەکە وا سەیری نەتەوە وا سەیری وڵاتێک کرد وەکو بت ئەم دیدە هەموو قەنەعەتێکی لەسەر ئەوەیە کە خۆی پیرۆزکا و دەرەوەش هەمووی بکا بە دوژمن ئەم جۆرە لە بیرکردنەوە لە ناو سیاسەتی ڕابردوو ئێمە لە ناو سیاسەتی هێزە کوردەکانە بە شێوەیەکی گشتی زۆر وارد بوو با بزانم کە وەختێک جوڵانەوەی ئیسلامی دروستە بێ ینی ئەوش دێ یەک جۆر تێڕوانینی ئیسلامی دروستەکە و بارگاویە بێ بەم جۆرە سیاسەتکردنە واتە وەکو قەفەزێک بە خۆی دروستکە و با بڵێ نیشتیمان بچووک کاتەوە بۆ بیئەیەکی بچووک و دەرەوەی خۆش هەمووی بکا بە دوژمن ئایا با بزانین لێرەوە ئەم هارمۆنیکە یاخود با بڵێن ئەم کاریگەریە هاتۆتە ناو هێزە ئیسلامیەکانیشەوە کاک پەیوەند ئەوە شتێکی ڕێژەییە جارێ وەکو بنەمایەک هیچ پێکاتێکی کۆمەڵگا نییە کە کەم و زۆر کارتێکراو نەبێ
بەو کۆمەڵگایە ئەگەر ئەو کۆمەڵگایە ڕوو لە خێر بێ پێکاتەکانیشی کەم و زۆر ئەو ڕوو لە خێریە بەسەریاندا دەچێتەوە بە ئەرێنی و ئیجابی ئەگەر کۆمەلگا ڕوو لە شەڕ بێ کەم و زۆر پێکاتەکانی وەتاکەکانی و کۆمەلگایە کارتێکراو دەبن بەو ڕوو لە شەڕی و ڕوو لە خراپیە ئەوە شتێکی بیندراوە یانە چ لە واقعی هەرێمی کوردستان تەماشاکەی عراق تەماشاکەی وڵاتانی دیکە تەماشاکەی ئەوە یەک دوو بەڵام ئەو شتێکی ڕێژەییە بۆ وێنە ئەگەر باسی ڕەوت و تەوژمی ئیسلامی بکەین ئێمە خۆمان هەر لە سەرەتاوە کە من باسی ئەزمموی خۆم بکەم وەکو لە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنمدا باسم کردووە کە 30 ساڵی تەمەنمی تێدایە لە 61ەوە تا 91 ڕوونمان کردوەوە کە ئێمە کارتێکراو بووین بە واقعی کە تێداین جا چ من وەکو تاک چ دوای ئەو خەڵکە کە من هۆشیارم کردوونەوە یاخود خەڵکی دیکە هۆشیاری کردوونەوە یا هۆکارەکان بە هۆکارەکانی دیکە هۆشیار بوونەوە بێدار بوونەوە کارتێکراو دەبن بەو ژینگەیە کە تێیدا ئەوەی کە ئاماژەت پێدا ئەو حاڵەتی دۆگمای و داخراوی کە ناسیۆنالیزم پەیدای دەکا ئەڵبەتە من کتێبەکەی خۆم ناوە سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە ڕوانگەی ئیسلامەوە چکە من پێم وایە بیری ناسیۆنالیزم شتێکە سۆزی نەتەوایەتی شتێکی دیکەیە ئیسلام لەگەڵ خۆشویستنی نەتەوەی خۆتدایە خۆشت بوێ بە تەنجەوە بی بەرگری لێ بکەی و لەگەڵ ئیسلام لەگەڵەوەدا نیشتیمانی خۆت خۆش بوێ ئەوە شتێکی خواڕسکە شتێکی فیتری و پەیوەندی بە ناخی مرۆڤەوە هەموو مرۆڤێک ئەو شوێنەی کە تێیدا دەژی و تێدا پەروەردە بووە و چاوی هەڵێنا و بینیوێتی فرچی پێوەگرتووە خۆشی دەوێت سۆزی بۆی هەیە بۆیە تا ئەو سنوورە شتێکی ئاساییە بۆیە من لەو کتێبەی کە باسمان کرد کە ئێستا چاپی چوارەمی کراوەتەوە باسم کردووە کە ئێمە لەگەڵ وەتەنیەت داین بەڵام لەگەڵ وەثەنیەت دانین من پێم وایە بەبێ ئەگەر مرۆڤ من لە کتێبێکدا گوتومە نەبێ هەستوونەستی نەنەتەوە پەرستی یان نەبێ هەستوونەستی نەنەتەوە نیشتیمان پەرستی ئینسان دەبێ هەست و سۆزی هەبێ و دەبێ بە تەنگەوە بوون و مشورخۆری هەبێ بۆ کۆمەلگاکەی بۆ نیشتیمانەکەی بەرگری لێ بکە هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بانکردنەکانی خۆیان بەچی دەست پێ کردووە یا قەومی ئەوە لە سوورەتی الأعرافدا هەر کام لە نوح هود صالح شعیب سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ دەڵێن یا قەومی ئەی قەومەکەم ئەی خەڵکەکەم کۆمەلگایەکەم و هەمووشیان لەسەر زەمینێکەوە دەستیان پێ کردووە و تەنانەت یونوس سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ کە بۆ خەڵکی نەینەوان نێردراوە کە شوێنی مووسڵی ئێستا بەڵام بەبێ مۆڵەت وەرگرتن لە خوای بەرز سوبحانە وتەعالا نیشتیمانەکە و شوێنەکە و کۆمەلگاکەی خۆی بەجێ هێشتووە خوا سوبحانە وتەعالا لە چینە هەنگدا زیندانی کردووە سزای داوە و بە پێغەمبەری خاتەمیشی فەرمووە ولا تەکن کەصاحب الحوت وەکو هاوڵی ماسیەکە نەهەنگەکە مەبە بەبێ مۆڵەت بڕۆی مەبەستمەوەیە کە ئەوە شتێکی خواڕسکە شتێکی زەکماکە کە ئینسان نیشتیمانەتەوە خۆش بێ بەڵام ئەوەی کە لەو سنوورە تەجاوز دەکا کە بریتێ لەوەی نیشتیمانەکەت بپەرستی لە جیاتی خوا نەتەوەکەت بپەرستی کە هێندێک خەڵک بەبێ ئەوی مەبەستیان بێ دەڵێن نەتەوە پەرستی مەبەستیانەوە نەتەوایەتی نەتەوەی خۆت خۆش بوێ بەڵام پەرستن تەنیا بۆ خوا بەکاردێنرێ یان نیشتیمان پەرستی نادەوڵێ نیشتیمان پەروەری نەتەوە پەروەری واتە من نیشتیمانەکەی خۆم دەپارێزم خزمەتی دەکەم نەتەوەکەی خۆم پەروەردە دەکەم دەی پارێزم خزمەتی دەکەم بەڵام نایپەرستم ئەم تەنیا خوا دەپەرستم جا مەبەستم ئەوەی کە وەختێک لەو سنوورە دەچێتە دەر ئەوەیە دەبێتە ناسیۆنالیزم و سەر دەچێشێ بۆ کە ئەو نەتەوە نیشتیمانە لە جیاتی خوا بپەرسترێن یاخود بەشتی پیرۆز بکرێن پیرۆز یعنی وایان لێ بکرێت وەکو بڵێ شتێکی مقدەس و پیرۆز و ئەوانە لێرەشدا
بیرۆکەی داگیرکردنی نیشتیمانی خەڵکی دیکە و چاوسانەوەی نەتەوەکانی دیکە لێرەوە سەر هەڵدەدا کە تۆ لەکوێوە کاتی خۆ هیتلەر و مۆسۆلۆنی ئەو بیرۆکیان بۆ دروست بوو کە خەڵک هەمووی بخەنە ژێر ڕەچێف و هەیمەنەی دوو نەتەوەکانی خۆیان نەتەوەی ئەڵمان و ئیتالیا لێرەوە کە ئەوان دەیانگوت نەتەوەی ئێمە بەرزترە لە خەڵکی دیکە. هەروەها ئێستا لە ئەمریکا بیرۆکەی سۆپەرمان ینی ئینسانی باڵا ئەوە تەمان لە زیهنی زۆربەی ئەمریکیەکاندا هەیە بۆ زانیاریت هەر خۆ بەسەر ڕەشپێسەکانی خۆیاندا هەڵناکێشن خۆ بەسەر هەموو دنیادا هەڵدەکێشن. وەکم جارێک بە برێت مەکگۆرکم گوت کۆبنەوەیەکمان بوو لە مەکۆی سەرەکی گۆڕان کە تازە تەقییان لێکرا بوو و شوێنی فیشەکەکان بە پەنجەرە و دەر و دیوارەکانەوە بوون زوتنەوەی گۆڕانیش بە ئانقەز کۆبنەوەکان خست بۆ ئەو ژوورە. منیش ئەو پرسیارەم لێ کرد گوتم جەنابی برێت مەکگۆرک من پرسیارێکم هەیە ئێوە بۆچی شتی باشتان بۆ خۆتان پێ باشە بەڵام بۆ ئێوەمەمانانتان پێ باش نییە. وتم بە بەڵگەی ئەوە کە بۆ خۆتان هەڵبژاردن دەکەن و مەگەر چۆن دەنا دوورە لە تەزویر بۆ خۆتان دەساودەستی دەسەڵات دەکەن بۆ خۆتان مافی ئازادی بیرڕات دەربڕین بە خەڵک دەدەن بۆ خۆتان چی دەکەن بەڵام بۆ لەم وڵاتەی ئێمە ڕاماون کە لێرە چینێکی سیاسی هەیە هەڵبژاردن دەکات تەزویری تیا دەکا دەسەڵات دەساودەست پێ ناکە سەد فرتوفێڵ دەکا سەد پینۆپەڕۆ دەکا وەگەر دەرفەتێکی کەمیش بدا بە ئازادی بیرڕات دەربڕین ماکینەیەکی ئیعلامی زۆر زەبەلاح بە پارەی بەلاشی ئەم وڵاتەکە دەستی بەسەرداگرتووە ئەو ماکینە زەبەلاحە لە خەڵکو و کۆمەلگا بەردەدا بە چەند کەناڵی ئاسمانی بە سۆشیال میدیا بەچی پراویزێکی بەهێز دەمێنێتەوە بۆ خەڵک کە بە ئیمکانیەتی کەم چوار قسە بکە ئەوی جاری وا لەسەر چوار قسە حەقەکەش سیناریۆ بۆ خەڵکەکە بۆ کارێکتەرەکان دروست دەکەن ئەگەر نەشیان کوژن وەکو هێندێکیان کوشتوون سیناریۆیان بە دروستکردن دەیانگرن باش ئێوە لەم وڵاتەی ئێمە ئاوە ڕاماون بۆ ئەو شتە باشانەی خۆتان بوو مەشتان پێ باش نییە. تەوانەوە هەموو لێوە بوون دکتۆر بەرهەمیش لێوە بوو سەر و کۆمار هێژار تەماشای کردم و هیچی نەگوت دوای گوتی وڵا ئێمە ئەم کۆبوونەوەیمان بۆ ئەوە کردووە چۆن هەرێم لەگەڵ بەغدادا مامەڵە بکە گوتم باشە خۆ ئەمە ئەو پرسیارەش وەڵام دێ بزانین دەخوات جەناب دۆکو نوێنەری ئەمریکا هاتووی ئەو پرسیارە وەڵامدەوە شتە باشەکانی کە بۆ خۆتانتان پێ باشن بۆ هەوڵنادەن وڵاتی مەژدا بیچەسپێنن یا پێتان خۆش هەر ئاوا بێسەرۆبەری بێ ئێوە ڕاوچی خراپن لە ئاوی لێڵدا ڕاو دەکەن دزن و بازار ئالۆستان دێ وەکو پەندە کوردێکە دەڵێن بەهەرحاڵ وەڵامی نەدایەوە مەبەستم ئەوەیە کە گومانی تێدا نییە کە ئەو ناسیۆنالیزم وەختێک دەبێتە بیرۆکە و فیکرە سەردەکێشێ بۆ هەموو ئەو شتە خراپانەی دی و سەردەکێشێ بۆ کە تۆ تەماشا بکە لەم ئەو وڵاتی ئێمە ئێستا باشە تۆزێک سووک بووە دەناجاران هەر بە شەرعیتی شۆڕش جێڕی کاکە ئێمە خەباتمان کردو ئێمە شۆڕشمان کردو پێشمەرگە بووین هەموو شت بۆ خۆ قۆڕەخکە دوێنێ پێشمەرگە بووم هی باشە خۆ خەڵکەکەی دیکەش ئەوەی کە دوای ئەوە لەدایک بووە و خەتای نەبووە پاشانە تۆ بە حساب خزمەتی خەڵکت کردووە یعنی چی ئێستا هەمویان پێدەفرۆشیەوە ئەوە هەمووی لێرەوە سەرچاوە دەگرێت لەوەوە کە تۆ نەتەوەکەی خۆت لە زیاتی خوا دەپەرستی نیشتیمانەکە لە زیاتی خوا دەپەرستی و هەموو شتێکی لە پێناودا دەکەی پاشان مەسەلەن قوارەی سیاسی هەبوون خۆ ئامرازە خۆ ئامانج نییە تۆ لە پێناوی ئەوەیدا کەمە کاکەم بە قوارە سیاسیەکەم باشە بە قواری سیاسیمان هەبێ بەڵام هەموو شتێکی بە قوربان مەکە ئازادی بیرڕا و ژیانی خەڵکو و ئاسوودەی خەڵکو و موچەوژیان و ئیرادەی خەڵکو هەموو شتێکی بە قوربان مەکە چونکە ئەسڵان قوارێکی سیاسی کە دەبێ بۆ ئەوەیە لە خزمەتی خەڵکدا بێ نەک خەڵک بخاتە خزمەتکاری خۆی و لەژێر پێی خۆیدا بیان پڕیشێنێتەوە هەموو ماف و ئازادیەکانی لێزەوت بەڵێ مامۆستاکە بچین بینەوە لای پرۆژە ئیسلامیەکە چونکە بەتەچیت پرسیارەکانم هەر لە دەوری ئەو پرۆژە ئیسلامیەکە بێ ئەم چەند ئاڵخەیە ئەگەر واوەش ڕۆیشتم جەنابەت بمبێنەوە سەری دەست خۆش مامۆستا مامۆستا ڕخنەی ئەوەش هەیە لە پرۆژە ئیسلامیەکە کە چۆن ناسیۆنالیزم لە ڕابردووە واقعەیەکی لۆکاڵی و با بڵێن جۆرێک لە عابەسیەتی دروست کردووە
زۆر جاریش ئەم دێدە ئیسلامیەکەش ئەمە تووشی ئەمە بووە، یعنی یەک جۆر خوێندنەوە، یەک جۆر تێگەیشتن، یەک جۆر ڕوئیا سەبارەت بە ژیان و بە ژێواری باو بڵێنەوە کە تیاژی ئەوی ژوای کردووە کە واقعیکی داخراوی هەبێ. ئەو واقع داخراوەش ینی وای کردووە کە هەم سوودێکی گەورە بە خۆی نەگەیەنێ، هەم سوودێکیش مەسەلەن بۆن منە بە دەرەوە نەگەیەنێ. ینی ئەمە ینی تقریبان هاوکێشەکە ئاوایە، ئەڵێ نا سوود لە دەرەوە ئەوە ناکە، نا سوودیش بە دەرەوەی خۆی ئەوە ناگەێنێ. بۆیە تەسەووری ئەوەشە کرێ کە واقعی ئیسلامیش لە ڕابردووە ئەمە ڕەنگە چەند ساڵێکە باو بڵێن شایەتی شتی جیاوازیش ببین ڕاستەکە، بەڵام لە ڕابردووە ئەو یەک جۆر خوێندنەوە و یەک جۆر تێگەیشتن بۆ دین و بۆ ئیسلام ڕەنگە گیانبێتی ئەم حاڵەتە مامۆستا. وڵا کاکە پەیوەند ڕاستە ئەوەش هەیە بە تاکید. جا من نامێ ناوی هەندێک خەڵک بێنم، ناوی هەندێک تەوژم و ئەوانە زۆربەی خەڵک کەم حوسەلەیە یا تەنگە پرێسکەیە، یان ئەگەر ناوی تەوژمێک بێنی کە نقمی داخراوی و دۆگمایی بووە هەر ناوی بێنە جادوال لێت دەکەن بەهرە باشە با بە ناوت نایانە، بەڵام نیشانەکانت هەڵدەدەم. بەزە من پێما ئەوە دیسان ئەوە شتێکی ڕێژەییە نیسبیە. فعلا هەندێک لەوانەی کە لە نێو ئەم گۆڕەپانە داکار دەکەن بۆ ئیسلام واتە فراوانتر لە لایەنی سیاسی حیزبی، هەندێک مەشڕب و هەندێک کۆمەڵ و هەندێک خەڵک و هەندێک کەسایەتی و کاراکتەر هەن، هەندێک چەند زۆر داخراون گۆمانی تێدانە، هەندێکیان بە ئەندازەیەک داخراون وەسەر قاپیان لەسەر خۆیان داخستووە کە وەک بڵێ ئەندامەکانی خۆیان و دەوروبەری خۆیان وا ڕاهێناوە هەر خۆیان بەسڵمانن، کەەوە زۆر شتێکی خراپە وەلادانە لە قورئان و سونەت و لە ڕێبازی پێشینی چاک. ئەوە یەک. هەندێکیان بە ئەندازەیەک داخراوی و دۆگماییان هەیە کە ئامادەنین گوێ لە غەیری خۆیان بگرن. من لەوانە خەڵکم بینیوە توێتی مامۆستا من چەند ساڵێک فلان مەشڕەبە بووم، ئەوان بیر دەکردەوە ئەوان بیر دەکردەوە ئەوان بیر دەکردەوە ئێ تی دوایی نازام چۆن بووتی لەو چوارچێوە چوومە دەرێ وتی تەماشام ئەو دنیا زۆر فراوانە، تەماشام کە خەڵکی دەکەی زۆر لە ئێمە چاکتر هەیە، خەڵکی دەکەی لە ئێمە عەقڵ فراوانتر، دڵ گەورەتر، ڕەوش جوانتر، خواپەرستتر، دڵسۆزتر هەیە. یکتم کاکە ئێمە چەند ساڵ بۆ خۆمان ئێردا قەتیس کردووە. ئەجا منیش بەخۆشی بکاکە تۆ وەکو پندێک دەجێڕنەوە دەڵێن کاتی خۆی لە یەکێکی گەڵووی ماخۆ بزنان کە من 1-2 ساڵێک لە مامۆسایەتیم کرد و مەلایەتیم کردووە، قەت لە گەڵووی ماخۆ بزنان واتە گەڵووی ینی دۆڵ شیو ماخۆ بزن ینی خاوەن بزن، قەت لەو شیوە نەچۆتە دەرێ. ڕۆژێک چۆت باسکێکی لێ لە خوار گەڵوویەوە گردێکە چۆتە سەر گردەکەی کە دەچێت سەر گردەکە هەم دووگۆمان دیارە زەنگڵان مەمکان ئەگەر واوەتە ڕۆی جەلکان واوەتە ڕۆی پیرانان ئەوە هەموو دیارن لەو پێدەگوترێ پشت دەرە ڕەقا زۆر بێ ئاوە. دوای بانجی کە تو خزمینە توانە کاکەس چییە توێتی وەرن ئەوی هێندێکیان چوون و توانە فەرموو توێتی منوام زانین دنیا بەس گەڵووی ماخۆ بزنانە، دنیا هەموو ئەوە لەوێ دەشتەیە تەماشا هەموو دەهاتەی تێدایە. جا هێمیش بەو برایم گوتم کاکە تۆ زانیوە دنیا بەس ئەوەندەی ئەو خەڵکەی خۆت لە نێویدای. جا پێم وایە هاندەری سەرەکیش بۆ ئەوە بۆ هەندێک لەوانەی کە ئاوە خەڵکیان بەو مەرجە بە دەوری خۆ ئاڵاندووە ئەوەیە کە ئاگیان لە هیچی دیکە نەبێ. کاتی خۆی لە یەکێتی سۆڤێت ئاخرە مجازە هەر ناچارم نموری بێنمەوە کاکە بە نمونە هێنانەوە کە خەڵک باشتر حاڵی دەبێت. کاتی خۆی لە یەکێتی سۆڤێتی هەڵوەشاوی پێشوو ڕێیان نەداوە جگە لە ڕادیۆی مەرکەزی دەوڵەت خەڵک گوێی هیچ شتێکی کەبێ بۆ چونکە خەڵکی نێوە یەکێتی سۆڤێت ئەگە زانی بەیان لە ئەمریکا چ باسە و لە ئەوروپا و لە چین و لەم لا و لەولا بەو ژیانەی خوان ڕازی نەدەبوون کە یەکسانی بوو بەڵام یەکسانکردنی خەڵک لە برسێتیدا لە هەژاری و لەداریدا و ئەوەی کە دەیانگوت دژی بڵێ کاپیتالیزم و سەرمایەداری لە ڕاستیدا هەموو ئەندامانی حیزبی شوعی لژنەی مەرکەزی بووبوونە کاپیتالیستەکان و خەڵک هەمووی لە هەژاری و لەداریدا یەکسان بوو. بۆیە ڕێیان نەدا خەڵک دەنجی دەرەوەی خۆیان ببیستێ.
جا هەندێک لەوانە وێنەکە بچووکەوە مەشرەبێک مزگەوتێک کەسێک هەندێک خەڵکی بە دەوری خۆ ئاڵاندووە وای لێکردون کە گوێ لە غەیری خۆی نەگرن وای لێکردون کە دەنجی غەیری خۆی نەبیستن یا ئەسڵەن غەیری خۆی لەلا کردوون بە دێ و درنج بابە تو زوڵم دەکەی زۆرم لە دین دەکەی ئەوە لە قیامەتی باشەکەی دەدەی و پاشان زوڵم لەو خەڵکە دەکەی تو لیان گەڕێ خی پەروەردگار پێمان دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب مژدە بدە بۆ بەندانم گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن دوای شوێن باشترینی دەکەون ئەوانن کە خوا ڕاستەڕێی کردن و ئەوان خاوەن عەقڵان جا ئەوە ڕاست دەفەرمی ئەو حاڵەتە هەیە بەڵام کوکتم ئەوش ڕێژەییە من بۆ وێنە ئەگەر باسی خۆمان بکەم هەرگیز ئەندامانی کۆمەڵ گوێیان لێبێ هەرگیز بە کەسێک نەگوتووە بۆ فڵان کتێب دەخوێنیەوە بۆ گوێ لە فڵان کەناڵ دەگری بۆ سەردانی فڵان لایەن دەکەی بۆ لەگەڵ فڵان کەس دادەنی هەرگیز هەر ئەسڵەن بە تاوانی دەزانم ئەوە بۆچی ئێمە ئەگەر ئەو لایەنانە کە وەکو گوتم پێم نەگوتوون ئەگەر ئیسلامی بن ئەگەر غەیری ئیسلامی بن ئەگەر مسلمان بن ئەگەر نامسڵمان بن چونکە خوای پەروەردگار بەندەکانی خۆی وا ڕادێنێ وا فێر دەکا دەفەرمێ مژدە بەو بەندانم دەجێ بۆ هەموو قسەیەک دەگرن قسەی مسلمان و نامسڵمان قسەی چاک و خراپ بەڵام دوای شوێن باشترین دەکەون هەروەها ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین کە ئەگەر سەنەدەکەشی ڕاست نەبێت نێوەڕۆکەکەی زۆر ڕاستە کە لە سونەنی تیرمذی و ئیبن ماجەدا هاتووە الحكمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها حكمة واتە قسە و کردەوەی بەسوود یا شتی پڕ سوود و بەهرە ونبووی بڕوادارە لە هەر شوێنێ بی دۆزێتەوە هەموو کەس پێی شایستەترە ئەسڵەن بە دوایدا دەگەڕ شتێک کە لێ ون بوو بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوای فێر کردوین و هاوڵانی پێغەمبەر سڵ تەماشاکە یعنی وەکو خوا پێی فەرموون قل سیروا فی الأرض فانظروا بڵێ بە زەوی دابڕۆن و سەرنج بدەن و تەماشای شوێنەواری دنیایان کردو گوێیان لە خەڵک گرتووە لە ڕاستیدا کەسێک کە ئەهلی حەق بێ کاک پەیوەند هەرگیز چاوی لەوە نییە کە حەق لە خۆیدا حەسڕکە بڵێ حەق لەسەر من تاپۆیە نە حەق لە لای خوا تاپۆیە وقل الحق من ربكم بەڵام ئێمە مەرج نییە هەموو حەقمان لەلا بێ و قەت چاویشی لەوە نییە کە خەڵک تەنیا گوێ لە خۆی بگرن ئەگەر تۆ پێت وایە حەقت پێیە جا تۆ بێم نەت بە با گوێ لە تۆ بگرن ئەسڵان تۆش خۆشت کە حساب ئامۆژگاری خەڵک دەکەی و دەرز بە خەڵک دەڵێ خۆشت ئەگەر حەقێکی باشتر لەوەی کرد لای خۆتە کەوتە بەرچاوت لەسەرت فەرزەکە شوێن ئەو حەقە بکەوی بەڵکو ئەگەر تۆ دەبینی بۆ دەردەکەوێت کە تۆ لەو شتەدا نەتفێکاوە ئەمە زۆر جار گوتومان لە کۆبوونەوەکانی خۆماندا با ئێمە پێمان وانە بێکە لە هەموو شتێکیدا گەیشتوینە ئەو پەڕی بەڵکو حەقی مطلق و ڕەهاتەنیا لای خوایە و پاشان لای پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم غەیری خوا و پێغەمبەری خوا بۆ کەسی نەفەرمون بە مطلقی گوێیان بۆ بگرن ئەها دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم ئەی ئەوانەی بڕواتان هێناوە فەرمانبەری خوا بکەن و فەرمانبەری پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم بە هەردووکیان وشەی ئیطاعی بەکارهێناوە بەڵام وأولی الأمر منکم بۆ ئەوان وشەی ئیطاعی بەکارنێناوە بۆ چکە بە قسەکردنی کار بەدەستان و بڕیار بەدەستان لە نێو مسڵماناندا مەشروطە بە مەرج ژیراوە کە دەبێت پابند بێ بە قورئان و سونەتەوە ئەگەرنا هیچ کەس بە ڕەهایی گوێی بۆ ناگیرێ و بە قسەی ناکرێت سەمع و تاعە تەنیا بە ڕەهایی بۆ خوا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جا وەکو گوتم ئەوش ڕێژەییە بەڵام بە تەئکید هەیە ئەو حاڵەتە بۆ چونکە کۆمەلگاکە خۆی وایە و وەکو گوتم کەم زۆر ینی پێکاتەکانی کۆمەلگای کارتێکراوە دەبن بۆ کۆمەلگایە ئەگەر من پێم وایە کۆمەلگا ئەگە بەرەو پێش هەمووی بەرەو پێش دەچێ بەرەو دوار چێ هەموو بەرەو دوا دەچێ و بەڵێ دەگونجێ پێکاتێک هەوڵدا خۆی لە هەندێک لە دواکەوتویەکانی نێو کۆمەلگاکەی بپارێزێ بەڵام کەم زۆر کارتێکراو دەبێت مامۆستایەکی کە لەو ڕخنانەی کە لە بزاوتی ئیسلامی یاخۆ پرۆژەی ئیسلامی هەیە ئەویش ئەوەیە کە زادەی تێکست و کتێب نییە یاخود با بڵێن کتێب و تێکست بەرەو قوڵایی و هەروەها بەرەو ئامانجەکانی نابە بەڵکو ئەوەی کە زۆر کاریگەرە لەسەری شەفاهیەتە ینی ئەو شەفاهیەتە مامۆستا ینی جگە لەوەی کە ڕەنگە هەموو جارە کاریگەری ئیجابی نەبێ زۆر جار فەوزا دروستەکە ئاڕایەکی زۆرە خاتە ناو با بڵێن گۆڕەپانەکەەوە توانای بەردەوامیشی نییە ینی وێنەکانی زوو ئەگۆڕێن
قسەکە لەسەر ئەوەیە یعنی بۆچی ئەم پرۆژە ئیسلامیە ئەوەندەی کە گوێچکەی کراوەتەوە بۆ شەفاهیەت ئەوە ناگەڕێتەوە بۆ ناو تێکست و بۆ ناو کتێب ینی تۆ هەر ڕێژەی ڕەنگە خوێندنەوە ینی لە ناو ئەوەی کە پێگوترێ ئەوەی کە توزانم لایەنگری بزاوتی ئیسلامیە هەر کتێب خوێندنەوە لە ناویان ڕەنگە زۆر نەبێ مامۆستا. جا من بە لەو بارەشەوە من ڕای خۆمت پێ بڵێم ئەگەر تەماشای ئەو پێشانگایانی کتێب بکەیەوە کاکە پێوە ینی جەنابەت شت بە ئیطلاقات وەرمەگرە ئەگەر تەماشای پێشانگاکانی کتێب کەیکە کتێبیان تیادا فرۆشرێ بە شایدی خەڵکێکی زۆرترین کتێب کە دەفرۆشرێن کتێبی ئیسلامی ڕاست کەواتە دیارە بەگشتی خەڵکی مسلمان و دیندار و ئیسلامی زیاتر عوداڵی خوێندنەوەی کتێب بەس مامۆستا چەندێکی خوێنرێتەوە ببوورە ئەوە مهم بەڵێ جا من پێم وایە تۆ خۆ بە دوایەک بێکی خەڵکەکە ناکەوی داخوا لە ماڵە تۆیان نە بەڵام گرنگەوەیە فرۆشی کتێبی ئیسلامی لە کتێبی دیکە زیاترە بووە کڕیارەکان زیاتر خەڵکی دیندار و مسلمان بە هەموو مەشرەب و ئەوەکانیانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا من دەزانم کە خوێندنەوە وە قوڵبوونەوە بەگشتی لە نێو مسلماناندا ڕێژەکەی کەمتر لە نێو خەڵکی دیکە من خۆت دەزانین جاجە سەفەری ئەو وڵاتانم کردووە من ئەگەر لە شەمەندەفەردا دەبووم هەر ئێستا عادەتم وایە لە نێو سارەدا بم لە نێو کەشتیدا دەبووم لە نێو تارەدا دەبووم کتێبێکم پێ بدەم خوێندەوە جا هەندێک ڕەفیقم لەگەڵ بوون هەموو تەماشا بکەن پێما بێ بەس من لەو خەڵکی ئێرە ئەگەر ئەڵمان بوون ئەگەر بەریتانی ئەگەر هۆڵندین فەڕەنسین بەس مەگەرە من زیاتر بخوێنەوە ئەگەر نا تەمان ئێستا خۆ سەرژمێر دەکرێت بۆ وێنە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا تاکێکی ئەڵمانی بەگشتی دەگیرێ ساڵی چەند کتێب دەخوێنێتەوە یان مانجی چەند یا مەسەلەن لە یەکێکی ئەمریکی یاخود یەکێکی بەریتانی ئەوە و لە نێو عالەمی ئیسلامیشدا ئەوە سەرژمێرانە کراون کە کەمترین ڕێژەیە و گومانی تێدانێ بۆیش خەڵکەکە دواکەوتوویە من پێم وایە ئەوەی جەنابەت دەڵێ تێبینێکی جوانە بەس دیسان ئەوەش ڕێژەییە بەڵام پێم وایە کە خەڵک بە قسەی شەفەهی و زارەکی دەگونجێ زیاتر عاتیفی بکەوێتە ژێر کاریگەر من جاری وە هەبووە کەسێک وتاری داوە قسەی عاتیفی و دەنگ بەرزکردنەوە و عاتیفی و خەڵک گریاندن و من زۆر پێم گوترا مامۆستا ئەتۆ کە وتار دەدەی بۆ هەوڵادەی خەڵک بگریێنی وڵی من هەڵ دەدەم خەڵک تێبگەێنم نەی بیان گریێنم جا دوایی هەبووە مەسەن کە گوێی لە وتارێک بووە وتارێکی داوە کابرا زۆر بە هەڵبەستدا بە زۆر عاتیفە و جوڵاندن و تووڕەبوون و دوای پێم گوتوە زەحمەت نەبێ ئەوەی کە ئەو وتار بێژە گوتی دەتوانی بۆم خولاسە بکەیەوە توێتی بۆ گوتم وەڵا هەبزان دەخواست چی بوو بیرۆکەکانی چەند بوون دوایی بۆ خۆی گوتوێتی وەڵای مامۆستا ڕازگشتێکی وای تێدا نییە یەکتم چی تێدا هەبوو هەر هەست جۆڵاندن و وروژاندن و گریاندن ئێجاوە چیەوە بۆیە قسەی زارەکی فعلەن زیاتر کاریگەری بۆ سەر عاتیفە و هەستی ئینسان هەیە بەڵام خوێندنەوە و وردبوونەوە و متاڵا کاریگەری بۆ سەر عەقڵ و هۆشی ئینسان هەیە ئەوەش یەکێکە لە نیشانەکانی دواکەوتێتی و کۆمەڵگا یا مەسەلەن ئێمە وتاربێژەکانمان لە جیاتی ئەوە کار لەسەر ئەوە بکەن خەڵک تێبگەێنن ئەمجەم لە وتاربێژی وا بووە ینی ڕەنگە بەلای ئاەتدا هەر نەچوو بێ ڕەنگە بەلای فەرمایشتێکی صاحیحی پێغەمبەر صلی سەلەم کە لە ڕووی سەنەدەوە صاحیح بێ نەچوو بێ گەڕاوە چ قسێکی زۆر عەجایب و سەیر هەیە کە خەڵک قەت نەیبیست بێ هێندێک خەتیب هەن هێندێک وتار بێ هەر بەدوای حیکایەت و میکایەتدا دەگەڕێ ئیکاکە تۆ هەموو ئاەتانە هەن ئەو هەموو فەرمایشتانی پێغەمبەر صلی سەلەم ئەتۆ گەر باسی ئیسلام بۆ خەڵک دەکەی چ لەو حیکایەت و میکایەتە داوە قەیناکە بەسەر هاتێ وەکو نمونە بژێڕێ بەڵام وتارەکەت هەموو حیکایەت بێ و هەموو وتارەکانت حیکایەت بن و پاشان ئەگەر دەشگەڕێی بە دوای دەقێکدا بگەڕێ کە لە ڕوو سەنەدەوە بێهێزە یاخود ئەسڵان خوڕافە و ئەفسانەیە ئەخشتی وا زۆرە ئەوە بەڕاستی هەم خیانەتکردنە بە خەڵک و خیانەتکردنە بە دینیش و پاشان 4 ڕۆژ خەڵک گوێت لێ دەگرێ ئەگەر تێبینیت کردێندێک لەو وتار بێژانە ماوەیەک خەڵک پیان سەرگەرم دەبێ
دەدوارە سپات دەبێت تۆشتەکەیان لە برەو دەکەون بۆ هەر عاتیفی بوو هەر هەست جوڵاندن بۆ دوای هیچی تێدا نییە یا پرۆژەیان نییە یا مەسا هەمووی شەکەیەوە خەڵک بور و ژێنێ خەڵک گوێی لێ بگرێ خەڵک پێی سەرسان بێ نەک خەڵک تێبگەێنێ ڕاستە منیش ئەو تێبینێم هەیە بێگومان بەڵام دیسان ئەوی ژوو کوتم دەبێ ئەو شتێکی ڕێژەی تەماشای بکرێ شتێکی نیسبیە لە هەندێک شوێن یا لە هەندێک کەسەوە کەمتر و زیاتر بەڵام بەگشتی فعلەن ئەو تێبینی هەیە خوێندنەوە کەمە لێوردبوونەوە کەمە مطاڵا کەمە من جاریەوە هەبووە هەر لەم بەرنامەی تۆ بیرۆکەیەکم تەڕح کردو هەر لە خۆ هەندێک خەڵک بە پێویکە نەی تێبگا قیامەتیان لێ هەڵساوە جە باشە ئەم شتانە هەر گوتراون کاکە تۆ ئەگەر لە دنیا نییە ئەگەنە تەماشای کتێبەکان کە تەماشای ژیانی زانایان بکە ئەمان هەر گوتراون ئەو شتانە تۆ قیامەتت بۆ لێ هەڵساوە کاک یعنی پێویست ناکە هێندە خۆت سەغڵەتکەی بە هەر حاڵ ئەوە نیشانی دواکەوتوێتیە بەڕاستی نیشانی دواکەوتوێتیە نیشانی دۆگماییە نیشانی عەقڵی خۆ داخستنە من پێم وایە بە ئەندازەی ئەوە کە ئینسان ئاسۆی فکری فراوان دەبێ و شارەزا دەبێ سەماحەتی سەدر و سین فراوانی بۆ زۆر دەبێ بە ئەندازەی کە زانیاری کەم دەبێ و ئاسۆی فکری نزم دەبێ دۆگمایی و داخرایی بۆ دروست دەبێ حەق تەنیا لە خۆیدا دەبینێ من لە هێندێک لە کتێبەکانی خۆمدا زۆر نمونەم هێناوەتەوە جارێک مامۆستایش خۆمان چوو بۆ حەج دوایی لە حەج هاتبووە گوتی بە ڕەفیقەکانی خۆم گوتۆ مامۆستا ئەو زانیاری ئێمە پێمان بوو هەرە تا خوار بەسڕە بڕی کرد تیان چۆن وتم وەڵا لە خوار بەسڕەوە هەرچی دەکرا هەموو پێچەوانەی ئەوەی ئێمە بوو باقڵ ئەوان حەنبەلی بوون مەذهەبی حەنبەلی یەکا کە تۆ شارەزایکی مەذهەبی حەنبەلی بی دەزانی کە ئەویش ئەوە یا مەسەن جاری وها بۆ کەسێک چۆ بۆ عومڕیان چۆ بۆ حەج دوای هاتو تۆ مامۆستا دەزانی ئەو ڕەشپێسانە بە زۆری شیعان تم بۆ وەڵا دەست ناگرن تم کاکە تۆ شارەزانی ئەگەنا لە بەزەی ئیمام مالیکدا دەست نەگرتن هەیە و ئیسبال دەستگرتنیش هەیە چۆن ئەی چۆن کاکە خۆوانە بە سنین بەڵام دەست ناگرن لەبەرەوەی شوێنکەوتوی ئیمام مالیکن جا یعنی ئینسان کە زانیاریەکەی زۆرتر بێ سینگ فراوانەکەی باشتر دەبێ و دەزانێت کە حەق تەنیا لای تۆ نییە و داخراو نابی دۆگما نابی وا نابی کە دەمارگیر بی بڵێ هەر ئەو حەقە کە من دەیڵێم نەخیر کاکە دنیا هەر ئەوەندە نییە و بە فراوانی تەماشا بکە کە ئەوەش بە چی دەبێت بە خوێندنەوە بە ڕامان بە بیرکردنەوە نەک هەر بە قسەی زارێکی بیستن و ئەو چی بووە تۆ شوێنی بکەی بەبێ ئەوکەی لێ کۆڵ داخواست چەندی وایە و چەندی وانە بەڵێ مامۆستا واقعێک دروست بووە ئێستا ئەوش ئەوەیە ینی مرۆڤ لەم ناو واقعەیە هەڵگری مێشکێکی زۆر کاران نییە ینی ڕەنگە ئەماش وەکو جەناب دەڵێ ڕێژەیی بێ بەڵام من مەجبورم پرسیارەکە ینی ئەوها تۆزێک بەڕەهایی بکەم ئەوش ئەوەیە کە حتا ینی ئەمە بۆ بوارە ئیمانیەکەش ڕەنگە دروست بێ ئەوش ئەوەیە کە خەڵک خۆی ماندوو ناکە مامۆستا بە دوای ئەوە بگەڕێ ئەوەی کە تینوویە ئەوەی کە مەسەلەن بۆن منە بۆ پێویستە ئەوەی کە مەسەلەن بۆن منە بۆی زەڕورە خۆی بگەڕێ دیسان دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی هەموو شتێک داواکە لە ڕووی شەفەهیەوە لە بەتابەتی لە واعیزەکان یعنی مامۆستا ئەگەرم قسەیە بە تەحەفوزەوە ئەیڵێم قسەیەکی دروستیشە باوەڕکە ئەوەی کە ئێستا خەڵک خودداژە ناسێ ئەو خوددا ناسینە زۆر ئەوە نییە کە بە خۆی بە دوایە گەڕاوە خودای وەکو ئەوەی کە هەیە مەسەلەن بۆ نمونە بیناسێ بەڵکو ئەوەی لە زمانی جیاجیای واعیز و وەروەها ئەو گوتارە شەفەهیە کە هەیە لەم ڕێگایەوە مەسەلەن بۆ نمونە تەنانەت خودداشی ناسیوە تۆ بۆ ئەمە ینی تێبینیت چییە بۆ ئەمە ئاڵێ چی وڵا بۆ ئەمە زانانی ئیسلام هەمویان لەسەرەوە یەکدەنگن کە لە لوقوفۆپەکانی دینداریدا فڕوع الدین دروستە مرۆڤ تەقلید بکە هەڵبەتە ئەوان وشەی تەقلیدیان بەکارهێناوە بەڵام من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا ئەو شێم لەلا مەرفوزە شە تەقلید لە قیلادەوە هاتووە قەلەدەه یقەلیده تەقلیداً قەلەدە واتە گەردنبەندی لەمەل کرد یا ئەو ساری لەمەل کرد مقەلید کەسێکە کە وەکو بڵێ پەتێکی لە ملی خۆی کردو بە دوا مقەلەدەکە دەکەوێ کە منەوە پێم لە مسلمان ناوەشێتەوە لە قورئانیشدا ئەو تعبیرە نەهاتووە بەڵکو بۆ کافرانیش هەر
وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله قالوا بل نتبع ما وجدنا عليه آبانا بوانش هر اتباع بكار هندراوة منو شيء اتباع بي شاكترة زانان دلين وكم لكتابي لكتابي حوتمي بەرەو باشتر تێگەیشتن پێگەیشتندا کە باسی بنەما گشتەکانی جەماوەری موسڵمانان تیا کردووە هەروەها لە کتێبی دووهەمی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی واقعدا باسی ئیجتیهاد و تەقلیدم کردووە هەموو زانایان دەڵێن لە لقەکانی دینداریدا شوێن کەوتنی زانایان دروستە واتە تۆ بەبێ ئەوە بەڵگەکەی بزانی کەوان تەقلیدیان وا پێناسە کردووە ئەوەیە کە تۆ بە دوای زانایە بکەوی بەبێ ئەوەی بەڵگەکەی بزانی گوتوانە دروستە بەڵام لە ئوسولی دیندا نەخێر نابێ بڵێ وڵا دەزانم خوا هەیە بۆ وڵا فڵان مامەسا وای گوت شتیوان دروست نییە دەتوانی بڵێ دەزانم ڕۆژوو بە فڵان شت دەشتێ بۆ فڵان مامەسا وای فتوا داوە یا دەزانم فڵان شتە وایە بۆ چکە فڵان مامەس ئەوە دەگونجێ بۆ لەخەکانی دینداری بەڵام بۆ بنچینەکانی دین دەبێ عەقڵی خۆت و دەبێ بە تێگەیشتنی خۆت و بە قەناعەتی خۆت و دەبێ دڵدامەزران و یەقینیشت هەبێت دڵدامەزران و یەقینیشە دەبێت کە ئەوە هەروە بە شوێن کەوتنی قسەی خەڵک بۆت نایەتە دی جا حەقە شەرعیەکەی بۆ خۆی بەو شێوەیە هەتا زانایان دەڵێن لە لقوپەپەکانی دینداریشدا باشتر وایە بەڵکو هێندێک دەڵێن هەر واجبیشە کە هەر کەسێ فتوایەکی بۆ دەدرێ لەو مامۆستایە لەو فتوادەرە بپرسێ زەحمەنێ بەڵگە کەس چییە بۆ زانایان گوتویانە ئەقوال العولەماء یستەدەل لەها ولا یستەدەل بها قسەی زانایان بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە بە بەڵگە ناهێنرێتەوە ئەگەر زانای قسەیەکی گوت دەڵێن بەڵگەت چییە نەک فڵان شتەوایە بۆ چکە فڵان زاناوای گوتووە جا من زۆر خەفەت لەوە دەخۆم من لە کتێبەکانی خۆمدا هیچ قسەیەک بە حسابی خۆم هیچ قسەیەک ناکەم بەبێ بەڵگەی قورئان و سونەت و بەبێ بەڵگەی عەقڵ و نەقڵ بەڵام زۆر کەس قسە دەکات سەعاتی قسە دەکات ئاەتێک نایانێتەوە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم نایانێتەوە هەر قسەی خەڵک دێنێتەوە قسەی زانایان دێنێتەوە کە قسەی زانایان بە بەڵگە ناشێ دەبێ بەڵگەی لەسەر بهێنرێتەوە ئەجاوە ئەوم بەبیر دێنێتەوە دەڵێن جارێک مەلایەک لەگەڵ کەسێک زانایەکدا ئەوەی بووە ئەویشتێتی وەکو خوا لە مەتنی ئوجرومیدا دەفەرمێ لە مەتنی ئوجرومیدا کە مەتنێکی بچووکە لەبارەی قواعیدی عەرەبی یەکتی جاکا کە بۆ یەکسەر ناڵی لە قورئاندا ئەو فەقرە بەس مەتنی ئوجرومی خوێندووە بڵێیت ئەو کتێبەکانی قواعیدی زمانی خوێندووە ئاەتەکەی لەوێ هێناوەتەوە نەیگوتووە لە فڵان شوێن لە ڕاستیدا تۆ دەبێ شت بۆ خۆی بۆ سەرچاوەکەی خۆی بژێڕیەوە و دینی ئێمە قورئان و سونەتە ئەگەر باسی دینت کرد بەبێ قورئان و سونەت نابێ باس بکەی کە دێ سەر قسەی زانایان ئەوە تێگەیشتنە لەبارەی دینەوە و بەڵگەش نییە قسەی هیچ زانایەک بەڵگە نییە حجەت نییە تەنیا فەرمایشتی خوا و پاشان ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵگەیە و حجەتە ئەوی دیکە هەمووی تێگەیشتنی ئەوان لەبارەی دینەوە دەگونجێ پێکابیان دەگونجێنیان پێکابی ئیجتیهادیان کردووە و وەکو گوتیشم لاساییکردنەوە و شوێن کەوتنی بێ بەڵگە ئەوە هیچ لە ڕووی ئوسولی دین و بنچینەکانی دین و هەر دروست نییە لە ڕووی لە قوپۆپەکانی دینیشەوە زۆرێک لە زانایان بەجائیزی نازانن ئەگەر بەجائیزیشی بزانن بۆ کەسێک کە هیچ شارەزایی نەبێ خوێندەواری نەبێ توانایی نەبێ بە دوای بەڵگەدا بگەڕێ بۆ ئەوە دەڵێن دروستە و وەکو عودرێک وەکو خاوەن عودرێک سپاس دەکەیت مامۆستا ئەڵقەی ژمارە 105مان کۆتایی هات ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی داهاتووە درێژە بە بابەتێکەمان خوا پشتیوان بێ بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ